بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. مسلمانانی بەڕێز و سەنگین خۆشحاڵ و بەختەوەرین پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەی 17 لە زنجیرەی هەڵبژاردن و دەنگدان لە دیدگای قورئان و فەرموودە. بە ئەڵقەی 17 بە پشتیوانی خوای پەروەردیگار کۆتایی بە باسەکەی دەینین. ئەویشیان سەرەتا نامەیەکی کراوە بۆ دەنگدەر و چەند ئامۆژگاریەک. پێی دەڵێن بە دەنگدەری، دەڵێن ئەی جەماوەر و خەڵکی بەگشتی، زۆر جار ئێوە دەهێنرێن و فێڵتان لێ دەکرێت لە کاتی ئەوەی کەوا کاریان پێتانە لایەن و سەرکردەکان و سیاسیەکان چەواشەتان دەکەن بە هەموو لایەنەکانەوە بە عەلمانی و ئەوانەی پاشگیری ئیسلامیشیان بە خۆیانەوە لکاندووە. زۆر جاران ئێوە بە سەماوار ناوزاد دەکەن و پێتان دەڵێن ئەوان جەماوەر سەماوارە، ئەگەر ئاگری تێ هەڵبکرێ گەرم دەبێ و ئاگری لێ بکرێتەوە دەکوژێتەوە. لە جەنگ و هەڵبژاردن و لە ناخۆشیەکان پشتی زۆر بەبەر ئێوە دەکەوێ. لە قازانج و خۆشیەکان و ڕابواردنی دنیا بە دڵنیاییەوە ئێوە لە پشتی پشتەوەن و دوا دەخرێن و سەرکردەکان و ئەوانەی کەوا بربژێرن و ئەوانەی کەوا سیاسینە و گەورەنە و ئەوان بەشی شێر دەبەن و لە پێش پێشەوەنە و لۆتە وەرگرتنی تام و چێژەکانی دنیا. یەکێک لەو کار و شتانەی سەردەم هەڵبژاردن و دەنگدانە کە ئەستوندەی بەهێزی سەرەکی ڕاگری ئەو کارە و ئەو سەقفە و ئەو بینایەش جەماوەرە و دەنگدەرە بۆ بربژێرەکان و کاندیدەکان کە دەنگیان پێدەدەن و دەسەڵاتی دنیای پێوە بەدەست دەینن. جا ئاگادار بن، لێرەوە پێتان دەڵێن نەکەن قەتا و قەت قیامەتی خۆتان بۆ دنیای خەڵکی بچوێنن. ئەوەیان زۆر ترسناکە، نابێ بۆ دنیای خۆشت قیامەتی لەسەردا بنێی، ئەدی ئەگەر قیامەتت بۆ دنیای خەڵکی بچوێنی. ئەوڕۆ دنیایە و بەیانی دوا ڕۆژ، مردنیش پردی پەڕینەوەیە لە نێوان هەردووکیاندا. ئەوەی بشمرێ قیامەتی داهاتووە و دەستی لە دنیا بەربووە. پێویستە بیر بکەنەوە ئەی جەماوەر، ئەی خەڵکە دەنگدەرەکە، ڕێگای ڕزگاری ڕاستەقینە بۆ قیامەت و دەربازبوونتان لە ناخۆشی و عەزابی خوایی لەکێوەیە. مێشک و دڵت بکەرەوە، هەستت ڕابگرە لەو چەند خاڵانە تاک و کارت لە کار نەترازاوە، ژیانت لە دەست دەرنەچووە، سوودیان لێوەرگرە و لە گوناه و هەڵەکانت بگەڕێوە. ڕووبکە خوای پەروەردیگار چیتر بە قسە و گۆتەی هیچ کەسێک مەخەڵەتێ. بزانە ئەوەی ئامۆژگاریت دەکات بە حیسابی خۆی پزیشکە یان چاکەی بۆت دەوێتن و دەیهەوێت چارەسەری دەردەکانت بکە، یان لێیورد بەوە بزانە دزە دەیوێت ڕێگای دزیەکەی خۆش بکە بە ناوی ئەوەی ئامۆژگاریە بۆت دەکاتن و تا تۆ دەرگای ماڵەکانت واڵا بکەی و ڕێگای دزیکردنەکەی ئاسانتر ببێ. وەرەوە سەر خۆت، ئاگاداری خۆت بە دزەکان دزیت لێ نەکەن و فێڵیشت لێ نەکەن، نەبنە ئامۆژگاری کارت. خاڵی یەکەم گوێم لێ ڕابگرە، ئەنجومەنی یاسادانان ناوەکەی بەخۆوەیە، یاساکان دادەڕێژێت، تەشریع دەکات. ئەو کارەش بۆ کەس نەهاتووە بیانکە، تەنها مافی خوای پەروەردیگارە. جا بە دەنگدانی تۆ بۆ بربژێرێک ئەو مافدانەی خوای پەروەردیگار لە خوای زەوت دەکەی پەنا بە خوای رب العالمین، شایستەی دەبینی بۆ کەسێکی ترجگە لە خوا کە خوای تەعالی ئەوەی قبول نییە کە فەرموویەتی ئەم لەهم شوڕەکاء شەرعوا لەهم من الدین ما لم یأذن به الله. واتە تۆ شەریک و هاوبەشێک دادەنەی کە یاسات بۆ دابڕێژێت کە ئەوە خوا مۆڵەتی پێ نەدایە و تەنها خوای تەعالایە دەتوانی یاسایەکان دابڕێژی. خاڵی دووەم دەنگدان، یارمەتیدان و پشتگیریکردنە بۆ بربژێر و لایەنەکەی کە لایەنەکە چه عەلمانی بێ و چه دیموکراسی بێ و چه ئیسلامی بەخۆیەوە لکاند بێ. کەواتە ئەو دەنگدانت، ئەو یارمەتیدانت بۆ سیستەمی عەلمانیەت و دیموکراسیەتە کە ئەوانش جگە لە ئیسلامن، خوای پەروەردیگاریش بڕاندیتیەوە. جگە لە ئیسلام هیچ شتێکی تر لە بەندەکانی قبول ناکە بیکەنە ڕێباز و بەرنامە و ئاین کە فەرموویەتی
ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. وأويج قال الإسلام بقري بريباز وبرنامه لدوار روشدا لزرر بارانو لدنياش دا لي قبولني ورناجيرت وبزانا يارمتيدان وكومشي كردنا لسر گناه تاوان لسر شرك وكفر پنا بخواي پروردگار خواي تعالى پي فرموي ولا تعاونوا على الإثم والعدوان نكن يارمتي وكومشي يكتر بدن لسر تاوان وگناه دجبن كاري خواي پروردگار. خالي سيم أي دنگ در نكي قيامتي خود بچويني جگل لوي او گناهي چي گوري تيدايا وشرك وكفرية وكوبو من رون كرديا وبو دنياش هيت سودي چي نبوة ونية تنها بليني زاقو بريقو ريزلينانو وتاكو بروباغندا تواو دبن بو ايويا للايان سركردو لايان كانوا للايان دا صلاة بلام او كاتي دا صلاة دا قرنا دست يان دردچن ايويان لبير دا چيتوا چواشا كاريكاني كوا كردوبيان بو ايوا دردكوي هر تنها قسي زاقو بريق بو هيچي تر او كاتي اوانيان لبير دا چيو و او كاتي ترساندنتان كشتنتان واشكنجدانتان ودور خستنوتان ودرقة بسردانة كردنوتان هل نقرتني موبايل وتلفون كان يان لسرتان دبيت بشتان اواني اسلاميان بخويان واللي كان دوا هيچ يان بينا كريت اگر بيو لو ابنو دا صلاة داراني كدا صلاة لعلمانيا كان دا قرنا دستواتان ليبكن تنها اوانيش اويان بو دمينه بقسهان تان بدن جاروي بكشتن تان بدن اشكنجتان بيب تان بكن يان بمعاش تان بكن يان اوكاتي لميدان كان دا هر او تان بو بلينوا بلين آفرين شتيشي باشي كرد بوير بو كاوهيز نرخو قيمتي شينابي سر راي او قناه تاوانا قوري توشي خوشت كردوا او تم مصري دويني شاهده كاتك كوا حسني مبارك لا ددري ولكو تايكي مرسيدة تسر حكم تيلك وتوا هر اوابو كشني چن هزار نفرق ناموس بردنيان اشكنجدانيان دور خسنويان لكو تايكش دا هيج بدست هيج لايكي نماوا سرباري اوش رو رشيو قيامة حشر حساب لا إخواي پروردگار كواتن دنياو خوزگو اميدكاني دنيايت تيتجو قيامتي شد پيوا دوران دوا بدل نيايوا جير او كسيا قيامتي دابين دكاتو دنياي دكاتا چيلگي دواروش آگادار بتوابكا چاككانو كردوك باشكان لدنيا دا لعبادتو پرستشي خواي ودور كوتنو لشركو هاوبشي وكفر كردن بطاغوت وبرواهنان بتاكايتي وتنيايتي خواي پروردگار جل شأنه خواب يقرتنو او جار لپاشانكا لقيامت دا بلكو بروبو مكي بدوريوا اويش اويا فمن زحزح عن النار وادخل الجنة فقد فاز وما الحياة الدنيا إلا متاع الغرور او يدور بخريته ولا اقري دوزخ ببريتنا وبهاشت بدلني ايوا وبراستي او براوا جياني دنيا تنها ماويشي كمي فريودرا كواتا او برين زانينا قيامت بدوريني بو دنياي خلشي وكسيشي تر جقل خوت بروانا ديمانكاني حشر حساب وقيامت لو چن آياتانا بزانت شون اواني دنجيان پيدا ديت بسر كرديان دزانيد لو ميداني دا قرزار بارد دكنوا خويان بريد كان ليد گناها كان وخرابا كان يندخنا استوي ايوا بلام لوي چونكا خوايشي پروردگاري دات پرور هيا اگدار بهمون هن يكانوا وباشكراي يكانش آلوي وظلم استمنيا لا ظلم اليوم استم لكزناكري او روكا لوي او خوايا بريار ددا حساب بوخسكاني واناكا ايوو سركردكان دنگدرو بربجيركان بدلنيايوا او مردبي لسر او حالي و توبي لنا كردبي ونقرابي تولاي خواي پروردگار هر دوچيان عذاب ددا و توشي اگري دوزخيان دكا جويت شلكو ضلد بكوا سرنجي او آياتان بدا لسورة سبا آياتي سيويك تاسيوسي خواي پروردگار كده فرمي
وقال الذين كفروا لن نؤمن بهذا القرآن ولا بالذي بين يديه ولو ترى إذ الظالمون موقوفون عند ربهم يرجع بعضهم إلى بعض القول يقول الذين استضعفوا للذين استكبروا لولا أنتم لكنا مؤمنين. خواهي پروردگار دفرمي أي محمد عليه الصلاة والسلام أواني كافر بون كبروان نهينا گوتیان ئێمە بڕوا ناهێنین بەو قورئانەی و بڕوا ناهێنین بە پەرتوکەکانی لە پێشتری شاتیە لە پێش قورئان لە تەورات و ئینجیل. ئەی محەممەد کاتێک کەوا تەمەشا بکەی و دەبینی ظالم و ستەمکارەکان و کافرەکان سەرکردەکان دەوەستێنرێن و وەستاون لە لای خوای پەروەردیگاریان، هەندێکیان قسەی دەبەنەوە سەر هەندێکیان بەمل ئەوانی تردا دەینن ئەوانەی سەرکردن و بربژێر بووینە دەڵێن ئەوانەی جەماوەرن و یان دەنجیان پێیان داوە پێیان دەڵێن ئەوانە دەڵێن لەولا ئەنتم لەکونا مؤمنین. ئەوانەی کەوا دەنگدەرەکان ضعیف و لاوازەکان جەماوەرەکە دەڵێنە سەرکردەکان ئەگەر ئێوە نەبان خۆ ئێمە بڕوادار بووین، ئەگەر ئێوە نەبان ئێمە گومڕا نەدەبووین، ئەگەر گومڕایی و چەواشەکاری ئێوە نەبا ئێمە نەدەهاتینە دەنگدان، دەنگمان بۆتان نەدەدا، بەڵام بەڕیشی درێژتان بە سمێڵی قوتکراوتان بە مێزەری بەسەرتان بە جوبەی لەبەرتان بەو قسە زاق و بریقانەی کە فێری بووبوون ئایەتتان وەگەردەخست فەرموودەتان بۆ دەیناوە دەتان گوت فلان زانا وا دەڵێ فرمێسکی چاوانتان دەینا پەنجەی شایەدیتان دەکردە پەنجەی بەمەرەکەبکردنی پیستان دەکرد و پێتان دەگوتین ئەوە پەنجەی شاهێدی بێ بۆ حەق و ڕەوایەتی پەنجەی لا ئیلاهە ئیلا الله تان بە ئێمە پیس دەکرد. ئەگەر ئێوە نەبان ئێمە وا گومڕانە دەبووین و بڕوادار دەبووین ڕێگا ڕاستمان دەگرتە بەر. کاتێک وایان پێ دەڵێن ئەوانیش چ دەڵێن؟ قال الذين استكبروا للذين استضعفوا نحن صددناكم عن الهدى بعد إذ جاءكم بل كنتم مجرمين. ئایا پێتان وایە بربژێر و سەرکردەکان دەڵێنە جەماوەر و دەنگدەرەکان پێتان وایە ئێمە ئێوەمان گومڕا کرد و ڕێگای چاچیەکان و هیدایەت و ڕێنوێنیمان لە ئێوە گرت؟ لە دوای ئەوەی لە لای خوای پەروەردیگارەوە بۆتان هاتبوو حەق و ڕەوایەتی و ڕێنوێنیایەتی، بەڵکو ئێوەن تاوانکارەکان و واتان کرد. وقال الذين استضعفوا للذين استكبروا ئەو جارش ئەوانەی ژێردەستە و جەماوەرەکە دەڵێنەوە سەرکردە و بربژێرەکان بل مكر الليل والنهار إذ تأمروننا أن نكفر بالله ونجعل له أندادا. بەڵکو ئێوە بوون کاتێکەوە فرت و فێربازیەکە و چەواشەکاریەکانی پروپاگندەکانی شەو و ڕۆژتان کە دەتان کرد و فەرمانتان بە ئێمە دەکرد ئێمە کافر بین بە خوای پەروەردیگار، ئێمە هاوێنەی بۆ خوای بڕیار دەین و هاوبەشی بڕیار بدەین. ئێوە بوون کەوا پروپاگندەتان دەکرد و دەتان ڕازاندەوە، دەتان گوت وەرنە ناو پرۆسەکەی دەی دەنگ بدەن ئەوە حەق و ڕەوایەتیە، ئێمە مافەکانتان دەستینینەوە، ئەوەی دەنگ نەدا گونەهبار دەبێت لە حەشر و حیساب یەخەی پێدەگرین. فێرتان لە ئێمە کرد بە ڕیشی درێژتان بە سمێڕی قوتکراوتان بە مێزەری بەسەرتان بە جوبەی لەبەرتان بە دیمەن و ڕواڵەتیە ظاهیریە دینداریەکەی خۆتان کە نیشانتان دەدا ئێمەتان تووشی دۆزەخ کرد. خوای تەعالە دەفەرمێ ئەوانە پەشێمانیە نهێنیەکەیان کە هەیان بۆ چ بە ئاشکرا پەشێمانی دەرببڕن سوودیان پێناگەینی. ئەو کاتێکەوە عەزاب و تۆڵەی خوای و جەهەنەم دەبینن لە مەیدانی حەشر و حیسابدا. خوا دەفەرمێ ئەوانە زنجیرمان لە ملیان کردووە، ئەوانە ملیان زنجیر کراون، ئەوانە کافر بووینە، ئەوانە ئەو ڕۆژەی سزایان دەدرێتەوە ئیلا بەوەی کەوا کردیتیان و ئەنجامیاندایە کە بەشداری سیستەمی کوفریان کردیا، پشتگیری ناحەقی و ناڕەوایەتیان کردیا، پەنجەی شایەتمانیان داناوە لەناو ئەوەی پرۆسەی دیموکراسیەت و عەلمانیەت و هەڵبژاردن بۆەوەی یاسادانان بڕیار بدەن بیدەنە دەستی مرۆڤەکان لە خوای پەروەردیگاری بیستێننەوە. ئەوانە بەو کار و کردەوەیان ئێستا تۆڵەکانیان لێ دەکرێتەوە و سزا دەدرێن. وەرەوە سەرخۆت ئاگادار بە ئەوان لێت ئاوا بێمنەت دەبن، نەکەی دەنگ بدەی پەشداری نەکەی، خوای لە خۆت تووڕە نەکەی، خۆت دووچاری عەذابی خوای نەکەی. باشە وەڵامت چ دەبێ لەو کاتەی بزانە
ئەگەر بێ و هەروات کرد و پێداگریت لەسەر کرد بە دڵنیاییەوە تووشی عەزابی خوای دەبی. بزانە چۆن جورئەتت کرد خوای پەروەردیگار ئەگەر لە دوای مردنت پرسیاری لێ کردی چۆن جورئەتت کرد ئەی دەنگدەر هاوبەشم بۆ بڕیار بدەیت و بربژێرەکان هەڵبژێریت بۆ ئەوەی یاسا دابنێن و باسی حەڵاڵ و حەرامەکان بکەن و باسی ناموسەکانتان بکەن و ئەو هەموو شتانە بڕیار بدەن لە پەرلەمانەکەیەوە بە دڵنیاییەوە بەشت هەر شەرمەزاری و ترس دەبێت هیچت دەست ناکەوێت مەگەر عەزابی خوای پەروەردیگار و ئاگر جێگات بێت. تازووە بەدەستی خۆت وا بەسەر خۆت مەهێنە و بە پروپاگندەکان بڕوامەکە و شوێن بەو کەسانە بڕوامەکە کەوا مندیل بەسەرن جوبە لەبەرن کاتێک ڕێد لەبەر بزر دەکەن وحی خوای پەروەردیگار دەگۆڕن. ئەگەر خوای پەروەردیگار لە پێغەمبەرەکەی قبول نەکردیا عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ خوای پەروەردیگار دەفەرمێتن کاتێک کەوا کافر و مشریکەکان لە پێغەمبەریان داوا کرد عەلەیهی سەڵات وەسەلام کەوا پشت بکاتە ئەوانەی کەوا بووبوونە موسڵمان لە کۆیلەکان و ڕوو بکاتە سەرکردە کافرەکان قسەکان لەوان وەربگری لە کۆڕ و مەجلیسەکان و پشت بکاتە خەڵکە موسڵمانەکانی کەوا پلەدار نەبوون پێشتر لە ناو قوڕەیشیەکان و ئێستا موسڵمان بووینە و لەگەڵ پێغەمبەرینە عەلەیهی سەڵات وەسەلام خوای پەروەردیگار دەفەرمێ وئین کادوا لەیەفتینونەکە عن الذی ئەوحەینا ئیلەیکە لتەفتەری عەلەینا غەیرەه وئیذا لەتەخەذوکە خەلیلا. ئەگەر ئەوان نزیک بوو ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام لات بدەن لەو وەحی و بەرنامەی کە قورئانە بۆم ناردی شتێکی تر هەربژێری جگە لەو لەسەر داوای ئەوان نەرم و شل ببیەوە ئەو کاتەی پشت بکەیە مسلمانەکان لە کۆڕ و مەجلیسەکان ڕوو بکەیە ئەوان بە ئومێدی ئەوەی ئەوان مسلمان بن ئەوجا بە دۆستت دەگرن. خوای پەروەردیگار هەڕەشەی لە پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وەسەلام وەلەولا ئەن ثەبەتناکە لەقەد کیدتە تەرکەنو ئیلەیهیم شەیئەن قەلیلا. ئەگەر تۆمان جێگیر و چەسپی و نەکرد بە ڕەنگە مەیلێکی یەکجار کەمت هەبا و ئەو کارت ئەنجام بدا بە. و لە پاشان خوای پەروەردیگار دەفەرمێ وإذا لأذقناك ضعف الحياة وضعف الممات ثم لا تجد لك علينا نصيرا. خو اگر وات کرد با پنا بخوای پروردگار دو هندی خلچی دی لدنیا و لدوا روجدا عذاب من ددای پشگیری خواشت بو ندماوه. اگر به پیغمبرکی و ابری علیه الصلاه والسلام لسر دعوای چی و بچوک کنه کفر و نشرک پیغمبر جیب جیب که علیه الصلاه والسلام بو کافر و مشرک کان ادی دبی چه بەو سەرکردە و مندیل بەسەرە جوبە لە بەرانە برێ کەوا دەچنە ناو پرۆسەکان و تەواو دەچنە باوشیان و تەواو پشت دەکەن لە مسلمانانی خوا بەیەکگر و ئەوانەی کوفریان کردیە بە تاغوت و جەماوەر و خەڵکە چەوساوەکەی جێدەهێڵن بۆ خۆیان دەچنە ناو ئەو بازنەیەی و ئەوجا هەڕت دەخەڕەتێنن پێیان هەر مەخەڕەتێ. ئەو کاتی ئەوان مەکە اوي پرستراوێک لە جیاتی خوای خوا فەرمووی اتخذوا احبارهم ورهبانهم اربابا من دون الله. فەرمووی ئەوانە جوولەکەکان زاناکانیان و نەسرانیەکان دێرنشین و قەشەکانیان گرتبوو بە پەرستراوی بێجگە لە خوای پەروەردیگار کاتێکەوە فەرمانیان دەردەکرد 100% جێبەجێیان دەکرد و بە قسەیان هەردەخەڕەتان و حەڵاڵیان بۆ حەرام دەکردن و حەرامیان بۆ حەڵال دەکردن ئەوانیش جێبەجێیان دەکرد. زانایان گوتویانە ئەوەی کەوە بە پێچەوانەی فەرموودەکانی خوای پەروەردیگار بکە هەموو قسەیەکی 100% بەبێ ئاو ناولۆ بەبێ بەڵگا بەبێ تێگەیشتن لەسەر کردەیەک یان لە زانا و مەلایەکی وەربگری ئەوەی پەرستووە کەواتە حەرام و حەڵاڵەکان لێ نەپێستەوە لە بەڵگە و دەلیلەکان وەکو ئەوەی جوولەکەکان و نەسرانیەکان کردیان. جا بزانە ئەوانە ئەو ڕۆکە لە کاتی پروپاگندەی هەڵبژاردندا کە هەڵت دەخەڵەتێنن تۆیان بە پێش ئێخستووە و تۆیان ئەو کاتەی دەڵێن غەمخۆری تۆینە، بەڵام کاتێک شەڕ و جەنگ هەردەگیرسێ بۆ شەڕ و جەنگ بە خۆیان ناوێرن ئەتوو دەنێرن لە وەرگرتنی پۆست و پارە و چەورایەتی و دنیاشدا ئەوان لە پێشی پێشەوان تۆ بە پاش دەخەن و تۆیان لەبیر نامینێت و لەبیرت دەکەن تاکەی وانەوەرناگریت. ئەی فەقیر حاڵ بۆچی قیامەتی خۆت لەدەست دەدەی لە دنیایش هیچ بەدەست ناینی؟ و بزانە ئەگەر خوا پرسیاری ئەوەت لێ بکە بۆچی یارمەتیتدا لەسەر گوناه و هاوبەشیەکان و بوویە پشتیوانیان؟ ئایا ئاەتی
وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان بودروان نكرد بو تو بوچی بەگەریان کەوتی و لەگەڵیان بووی ئێستاکە تۆ هاوبەشی لە گوناه و تاوان و شرک و هاوبەشی و هەرچی کردویانە تۆ ئەوانت گەیاندا ئەو پلە و پایە تۆ بووی شایەدیت بۆدان پەنجەی شایەدمانی کە پەنجەکەتم پێدا بوو ڕای بچێشی لا إله إلا الله محمد رسول الله پێبڕێەوە و بیسەلمێنی نەک بۆ ئەوەی بەمەرەکەبی پیسی دەنگدان پیسی بکەی و یارمەتیدەری ئەو کەسانەبی شەریک و هاوبەشی لە هەڵە و تاوان و گوناهەکانیان ئایا هیچ وەڵامێکت دەبێت ئەگەر چ بڵێیت هەر نابێتە مایەی ئەوەی خوا لێت ببورێت بۆچی وا لە خۆت دەکەیت مالیکی کوڕی دینار رضا و ڕەحمەتی خوای لێبی فەرمووی رحم الله عبدا قال لنفسه ألست صاحبة كذا ثم ذمها ثم خطمها ثم ألزمها كتاب الله عز وجل فكان لها قائدا خوا رحم بوك عبد بندي بكا كبنفسك خوي دلي وبس خوي دادستو بيشي مردني بسردابي بريت تو نبوي او گناهت کرد تو نبوي وات کرد لپاشان زمي بكا پیدا هر نره لپاشان زروي بكا لپاشان پابندي بكا بپرتوككي خوایی كقرآن اوي بكات پیشواو او بیهاژوالو هەر شوێنێکی کەوا قورئان ئەمر و فەرمانی پێکردووە و خوا پێ ڕازی دەبێ لێ جا لە کۆتایی نامەکە و ئەو چەند ئامۆژگاریەی پێت دەڵێن ئەی دەنگدەر قیامەتی خۆت مەدۆڕێنە ڕوو بکە خوای پەروەردیگار کێ دەڵێ لەسەر سندوقی دەنگدانەکان یان ئەو ڕۆژەی بۆی دەچی هێشتا تۆبەت نەکردیا مەلەکول مەوت لێت میوان نابی چ جوابێکت پێدەبی بۆ لای خوای پەروەردیگار بەو پەنجەی شایەدمانی کە پیست کردیە بە مەرەکەبی ئەلمانیەت و دیموکراسیەت و سیستەمەکەی دەنگت پێداوە ئەو کاتەی وەڵامت چی دەبێ بۆ لای خوای پەروەردیگار یان لە پاشان بەبێت تۆبە لەسەری بمری ئەو پرسیارانت لێ دەکرێ و بێنە بەرچاوت و قیامەتی خۆت مەدۆڕێنە لۆ دنیای خەڵکی لەبەرەوەی لەسەرمان درێژ نەبێتەوە زیاتر لە کۆتاییەکەیدا دێینە سەر ئەو بڕگەی بەڕێزان و خۆشەویستان کەوا بە خوێندنەوەی ئەو ئاەتانە دێینە کۆتایی نامەکە و ئەو جار دێین باسی کورتە پوختێکی زۆر کورت باسی بەدیل و ڕێگا چارە و ئەرکی موسڵمان دەکەین لە بڕی ئەوەی کە بەشدار نەبێ لە پرۆسەی دیموکراسی و ئەلمانیەت و هەڵبژاردندا چ بکا باشە بەڵام با بزانین ئێمە بەو قسانە بە دڵنیاییەوە پێتان ڕادەگەینین ئێمە ئەی خوای پەروەردیگار ئەوەی بکەیە بەڵگەیەک بەدەستمانەوە و لێمانت قبول کردبێ کە ڕوومان کردە ئەو خەڵکەی و داوامان لێکردن پێمان گوتن ئەی قەومەکەمان وەکو ئەو بەندە چاکەی پێیان دەڵێن ويا قوم ما لي أدعوكم إلى النجاة وتدعونني إلى النار أي خەڵکینە ئەوە چییە ئێمە ئێوە بانگ دەکەین بەرەو ڕزگاربوونتان لە دۆزەخ و چونتان بۆ بەهەشت لە دنیای ڕووسور بن پشتیوانی خوای بەدەست بێنن ئێوەش ئێمە بانگ دەکەن بەرەو ئاگر بەشداریکردنی پرۆسەی هەڵبژاردن و دیموکراسیەت تدعونني لأكفر بالله وأشرك به ما ليس لي به علم وأنا أدعوكم إلى العزيز الغفار ئێمە بانگ دەکەن بۆ ئەوەی کافر بین بەخوای پەروەردیگار و شرکی بۆ پەیدا بکەین لەگەر ئێوەی کە عیلم و زانستیمان نەبێ بە شتێکی و تێیدا بتێبکەوین و ڕێبازەکەی خوای لێون بکەین و بە دوای ڕێبازی خوای نەکەوین و منیش ئێوە داوا دەکەم و بانگتان دەکەم بەرەو خوایەکی زاڵی یەکجار لێبوردا وەرن بگەڕێنەوە لای ئەو لا جەرەمە أن ما تدعونني إليه ليس له دعوة في الدنيا ولا في الآخرة وأن مردنا إلى الله وأن المسرفين هم أصحاب النار جاء هیچی لەسەر نییە و تێدانیە ئەوەی ئێمەی بۆ بانگ دەکەن هیچ بەڵگەیەکتان بەدەستەوە نییە لۆ دنیاش هیچ سوودی لێ نابینین و بۆ قیامەتیشمان بە دڵنیاییەوە هەر زەرەرمەندیە هەمووشمان گەڕانەوەمان بۆ لای خوای پەروەردیگارە بەڕاستی ئەوانەی زێدەڕەوی دەکەن لە هەر ئاست و بوارێکیدا ئەوانن دۆزەخینە و دەچنە ئاگر فستذكرون ما أقول لكم ببيرتان ديتوا ببيرتان دهينينوا أجر لدنياش نبي لقيامت دا أواني كوا بيمان قوتن
بۆچی بوو و لەبەرچی بوو و لە پاشانەکە ڕاستیەکان لەکوێ بوو بۆتان دەردەکەوێ وأفوض أمري إلى الله إن الله بصير بالعباد وكارو إيشكي خوشمان هموي دخين لاي خواي پروردگارو همو تسليمي أو دبين هرشي أو بيني أو لقرمان بكا باشا دقرانومان بو لاي خواي وبراستي خواي پروردگار بينرا ببندكاني ديان بيني كچ دكنو چيان دويت بدلني أيوة لو قسو قوتنانمان پێتان دەڵێن وەکو پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام بە قەوم و گەلەکەی خۆیانیان گوتووە پێتان دەڵێن إن أريد إلا الإصلاح ما استطعت وما توفيقي إلا بالله عليه توكلت وإليه أنيب پێتان دەڵێن ئەوەی دەمانەوێت تەنها چاکسازیە چاکسازی لەوەیەوە لە شرک و هاوبەشی و کوفرەوە گەڕانەوە بەرەو تەوحید و خوابەیەکگرتنەوە و مسلمان بوونەوە لە هەڵەو کەم و کورتی و فاحیشە و گوناه و تاوانەکان بەرەو ڕەوشت بەرزی و ڕێک و پێچی و تەواویەتی و بەدەستهێنانی سەرکەوتن و سەرفرازی هەم لە دنیا و هەم لە دوا ڕۆژدا بە پێی توانامان ئەوەی پشتگیری کردنیشە تەنها لە خواوەیە بە دڵنیاییەوە لەبەروەیە تەنها پشت بە ئەڵڵای دەبەستین و وەگەڕانەوەشمان هەر بۆ لای ئەو دەبێ و بە دڵنەرمیەوە هەڕوو لەوی دەکەین بەڕێزان و خۆشەویستان بابزانین ڕێگاجارە و بەدیل چییە لە جیاتی ئەو دیموکراسی و هەڵبژاردنەی کەوا بکرێ زۆر جاران ئەو هامان پێدەگۆترێ ئێمە لە وڵامدا دەڵێن دیارە دەیکەینە دوو خاڵی زۆر کورتی پخت خاڵی یەکەمیان ئەوەیە کەوا بەدیل بە کورتی ڕێگایەکی کورتی پخت بەبێ زەحمەتیەکی زۆر ئەویش بریتیە لەو ڕێگایی کەوا دەبێ مسلمان پێش هەموو شتێکی پێشی ئەوەی هیچ ڕێگایەکی بگرتە بەر کەسی مسلمان لەسەریتی کەوا وەکو پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام بیرێتەوە و ئەوەی بکاتن کەوا دوور بکەوێتەوە لە بت و سەنەمەکان لە شرک و هاوبەشی و کوفریەکان وەکو ئیبراهیم پێغەمبەری عەلا نەبینا و عەلەیهی السەڵات وەسەلام کاتێکەوە بە قەوم و گەلەکەی خۆی گوت چی پێگوتن ئەو های پێگوتن دەبێ وا بکەین فەرمووی سوورەتی ئەلمومتەحینە ئایەتی 4 خوا دەفەرمێ بەڕاستی سەرمەشقیەکی چاک هەیە لە ئیبراهیمیەوە بۆ ئێوە و ئەوانەی لەگەڵ ئیبراهیمیش بوون کاتێک گوتیانە گەل و نەتەوەکەی خۆیان ئێمە بەرینە و پشتان تێدەکەین لەوەی خۆتان و ئەوانەی دەیپەرستن کە بە پەرستراو داتان ناوە بێجگە لە خوای پەروەردیگار ئێمە کافرین پێتان و بەوان لە نێوان ئێمە و ئێوەدا دوژمنکاری و ڕگلێبوونەوە بەرپا بوو هەتا ئەو کاتەی ئێوە دەگەڕێنەوە بۆ لای خوای و بڕوا بە ئەڵڵای دەینن بە تاک و تەنیایی و واز دەینن لە شرک و هاوبەشی و تاغوتیەت جا سەرەتا دەبی ئێمە ئاوا پشت بکەینە ئەو پرۆسە و یاسای دیموکراسیەت و عەلمانیەت ڕوو بکەینە ئەڵڵا و خوای پەروەردیگار ڕاشکاوانە بیڕێین و نەترسین و شەرم نەکەین ئەوەیە ڕێبازی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام ئەو جار لە پاشان بابزانین بە دڵنیاییەوە دوو ڕێگا چارە هەیە ڕێگایەکیان ئەوەیە کورت و پخت ئەویش کە بریتیە لەو ڕێگای کە زۆرینەی خەڵکی لە خواناسی تێگەیشت بێ و مسلمان بن و خوای پەروەردیگار بە تاک و تەنیا بگرن و دوورکەونەوە لە شرک و هاوبەشی و لە گوناه و خراپەکانیان بە یەک جاری سەرەتا ئەو خاڵانە جێبەجێ بکەن ئەوەشیان لەوەیەوە سەرچاوەی گرتیە کە پێشینانی چاک هەندێکیان وایان کردیە و وایان فەرمووە لەوانە حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێت گەورە تابیعی کاتێککەوا پرسیاری لێکرا لە سەردەمی خۆی ئیزوڵموستەمەکانی حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی و هاوێنەکانی بە خەڵکەکەی چی فەرمووی ئەگەر دەتانەوێت ظوڵموستەمی ئەوانتان لەسەر نەمینێ ڕێگا چارە تەنها ئەوەیە اتقوا الله وتوبوا إليه يكفيكم جوره ئێوە لە خوا ترس بن تەقوای بەدەست بینن بگەڕێنەوە لای خوای پەروەردیگار بە تەواوەتی خوای پەروەردیگار بەسە بۆەوەی زوڵم و ستەمەکەی وانتان لەسەر لا بدە یان ئەوەیە زاڵ مستەم کارەکەی لەناو دەبا یان ئەویش تۆبەی بەنسیب دەکا و ڕێنوێنی و هیدایەتی دەکا ئەو کاتەی بە هەردوو سەرەکەی ئێوە دەحەسێنەوە و لە دەستیان ڕزگارتان دەبێ خاڵی یەکەم بەوەی دەبێ بەڕێزان و خۆشەویستان کە خوای پەروەردیگار فەرمووی
له معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم وإذا أراد الله بقوم سوءا فلا مرد له وما لهم من دونه من وال. سورة رعد آية 11. واتخواي پروردگار فریشتانێکی هەن کە بەدوای مرۆڤەکانەوە لە پێش و لە پاشیانەوە دەیان پارێزن بە فەرمانی خوا ئەوان چاکە و خراپەکانیان لەسەریان کە لێیان دەردەچێت شەرژمێر دەکەن. بەڕاستی خوا ناگۆڕێت هیچ ناز و نیعمەتێکی بەسەر هیچ خەڵکیەوە کە بەخشیتی هەتا ئەوان بۆ خۆیان نەگۆڕێن و نەیگۆڕن لە خواویستیەوە بۆ شرک و هاوبەشی لە خوا بەیەکگرتنەوە بۆ شرک و هاوبەشی و یان لە شرک و هاوبەشیەوە بۆ خوا بەیەکگرتن و گەڕانەوە بۆ لای خوای پەروەردیگار. جا بەڕاستی خوای پەروەردیگار دەفەرمێتن هیچ کەس و شتێک هەموو گەڕانەوەکان بۆ لای خوایە و خوای پەروەردیگار ئەوانەی کەوا لەسەریان دایناون کە کار و کردەوەکانیان بنووسن فریشتەکان و ئەوانەی دەبنە سەرپەرستیاریشیان و کار بەدەستیشیان هەر خوای پەروەردیگار دایدەنێ بەسەریانەوە و کەسی تر ناتوانێ هیچ بکە بۆیان. جا لێ بکانەدا ئەو ڕێیە کورتە بەو چەند خاڵەی دەبێ. سەرەتا دەبی زۆرینەی خەڵکەکە و جەماوەر ئەوها تێبگەیەندرێ کەوا سەرەتا غوسلی تەوبەی بکەن، هەموو خۆیان بشۆن وەکو فەرمودەکەی پێغەمبەر هاتووە عەلەیهی سەڵات وسەلام بەینی خۆیان و خوای بە نیەتی تەوبەکردنێکی تەواو خۆیان بشۆن. لە پاشان دەستنوێژێک بگرن دوور کات نوێژی تەوبەی بکەن. لە پاشان لە دوای نوێژکردنەکەی بە دڵێکی پاک و بێگەرد بە ئیخلاسەوە لەبەر خوای خۆیان بپارڕێنەوە بە ناوە زۆر جوانەکانی بە سیفاتە بەرزەکانی و بڵێن ئەی خوایە ئێمە شەرمەزارین گوناهکارین گەڕاینەوە لەوەی شرک و هاوبەشیە لەوەی گوناه و تاوانە بۆ لای تۆ بەرەو چاکە و خوا بەیەکگرتن و دوورکەوتنەوە لە شرک و هاوبەشی و گوناه و تاوان. ئەگەر ئەو تۆ بەڕاستەقینەیان کرد بە تەواوەتی ئەوجار لە پاشان بەردەوام بن لەسەری ڕوو بکەنە خوای بیسەلمێنن تۆبەکەیان ڕاستە ئەوجار زۆر دوعای بکەن و لەبەر خوای خۆیان بپارڕێنەوە بە دڵنیاییەوە ئەو ئایەتە و ئەو وتەی حەسەنی بەسری دەیانگرێتەوە ئەو کاتەی خوا گۆڕانکاریان بۆ دەکا یان ئەوەیە ئەگە سەرکردەی کافر و زاڵم هەبێت دەیگۆڕی خوای پەروەردیگار بەوەی تۆبەی بەنسیب دەکا و ڕێنوێنی دەکا دەبێتە چاکەکاری دادپەروەری کە کار بکە بە حکمی خوای پەروەردیگار و بە قورئان و فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یان ئەوەیە ئەوی لە ناو دەبا و لای دەدا کەسێکی باشی چاچی پاچی کە فەرمان بکا بە قورئان و بە فەرمودەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام بۆیان دەهێنی. و ڕێگایە تەواوترەکەی تریش کە ڕێگای پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام ئەویشیان بەڕێزان و خۆشەویستان بەوەی دەبیتن کەوا ئینسان ڕێبازی پێغەمبەر بگرێتە بەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە بەدیلە. ڕێبازی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام دەزانن چ بوو؟ دوو شت بوو ڕێبازی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام الئیعداد والجیهاد. ئەو دوو خاڵە ئەوە سەرباسەکەیە. ئیعداد یعنی خۆ ئامادەکردن و جیهادش یعنی جەنگ و تێکۆشان و کوشتار لە پێناو خوای پەروەردیگار. جیهاد هەم بە مانای بانگەوازی و دەعوەکردن، ئیعداد بە هەموو مانایە فرەوانەکەیەوە بە معنای ئەوەیەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەیکرد ئەوانەی کەوا ڕێ و شوێنی پێغەمبەر دەگرنە بەر عەلەیهی سەڵات وسەلام سەرەتا خوای پەروەردیگار دەفەرمێ عەلەیکم ئەنفوسەکم لا یەضڕکم من ضل ئیذا اهتدیتم. دەبی لە خۆمانەوە دەست پێ بکەین، خۆمان دڵمان مێشکمان بەتاڵکەینەوە لە شرک و هاوبەشی و گوناه و تاوانەکان و ئارەزوە بێشەرعیەکان. ئەوجار پڕی بکەینەوە شوێنە بەتاڵەکەی بەخوا بەیەکگرتن و عیبادەت و پەرستشی خوای پەروەردیگار و جێبەجێکردنی فەرمانەکانی خوای پەروەردیگار. ئەوجار لە پاشانەکە بین دەوروبەرمان وەکو خوای پەروەردیگار دەفەرمیتن قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارە، ئێوە خۆتان و دەوروبەر و خێزان و منداڵەکانتان و عەشیرەت و هۆزەکانتان ئەوانش بپارێزن لە ئاگری دۆزەخ بەوەی فێرە تەوحید و خوا بەیەکگرتنیان بکەن و بەوەی دووریان بخەنەوە لە شرک و هاوبەشی و کوفریان بە تاغوت پێ بکەن، بەوەی کەوا فەرمانەکانی خوای جێبەجێ بکەن و دوور بکەونەوە لە قەدەغەکانی. ئەوجار لە پاشانەکە وأنذر عشيرتك الأقربين دەبی هۆزەکە و خزم و کەسەکانی تر ئەوانش ئاگادار بکەینەوە بە پێی توانە لەوەی کەوا
واز بینن لە شرک و هاوبەشی و لە پاشان بێنە سەر تەوحید و خوا بەیەکگرتن و پەیڕەوی بکەن لە ئاینی ئیسلام و واز بینن لە خراپە و تاوانەکان. ئەو جار کەواتە ئەوە بانگەوازی خەڵکانی تریش بکەین بەوەی دەگوترێ بانگەوازیەکی گشتی خۆ پێگەیاندن واتە سەرەتا پاکسازی لە خۆمانەوە دەست پێ بکەین و چاکسازیش بە هەمان شێوە ئەو جار دەوروبەرە نزیکەکانمان هێدی هەتا فرەوان دەبیتن ئەو جار لە پاشانەکە وا بکەین کەوە ئامادە بین بۆ خوای پەروەردیگار. ئەوە ڕێگای پێغەمبەرانە عەلەیهیمو السەڵات وەسەلام. پێغەمبەر لەسەر دوو ئاستی کار و ئیشی کردیە. ئاستێک لەوەی کەوا خەڵکێکی لە ماری ئەرقەمی کوڕی ئەبیل ئەرقەم و لە شوێنە تایبەتەکان تێدەگەیاند و حاڵی دەکردن کە دەبوونە موسڵمان فێرە تەوحیدی دەکردن، خوا بەیەکگرتنی دەکردن، لە سەوەی پەروەردەی دەکردن، فێرە سەبر و ئارامی دەکردن، فێرە ثەباتی دەکردن و دەیگۆ خۆتان ئامادە بکەن بۆ ڕۆژێکی هەم لە دنیای سەردەکەون و هەم لە قیامەتیش ڕووسور دەبن. ئەو های ئامادە دەکردن دڵی دەدانەوە و عیزەتی پێدەبەخشین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وورەی بەرز دەکردنەوە. و لە پاشانەکە بانگەوازێکی گشتیشی دەکرد بە ماڵ و شوێنەکاندا دەسوڕایەوە بە بازارەکان ڕوو بە ڕووی کافر و مشریکەکان بەبێ ترس و شەرم لە دەرەوەی پەرلەمان و ئەو پرۆسەی کافر و مشریکەکان کە لەو سەردەمی هەیان بوو پێی دەگوتن قولوا لا إله إلا الله تفلحوا. ئێوە بڕێن لا إله إلا الله هیچ پەرستراوێکی حەق و ڕەوانیە جگە لە ئەڵڵا ئەوجا سەرفراز دەبن. واز بینن لە لات و عوزا و مەی پەرستن ئەوە شرک و هاوبەشیە، ئەوانە هیچیان پێ ناکرێ بۆتان وەرنە لای خوای پەروەردیگار عیزەتمەندانە پێداگرانە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو های دەکرد و ئەو های دەفەرموو. ئەو جار لە پاشان خوای تەعالە کە دەفەرموێ وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل دەفەرموێ ئەی بەندەکانی من ئەی بڕوادارەکان ئامادەکەن لە هێز و تواناتان و لە بەستنەوەی وڵاغ و ئەسپەکانتان بۆ ئەوەی وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم تاوەکو دوژبنانی خوا و دوژبنەکانی خۆتانیان پێ بترسێنن. ئیعدادیش بریتیە لەوەی لە معنەویدا بە معنای ئیمان و بڕوا و پەروەردەیەکی چاک و ڕێک و پێک ئیتاکەکان و ئیخێزان و ئیکۆمەلگای بکەی. ئەو جار لە پاشانەکە ئیعداد بریتیە لە هێز و قووەتیش کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی صحیحدا کەوا فەرموویتی ألا إن القوة الرمي ألا إن القوة الرمي ألا إن القوة الرمي. واتا بزانن هێز لەو ئاەتەیەوە وأعدوا لهم ما استطعتم من قوة ما بەز هێزی تیرهاوێژیە، هێزی تیرهاوێژیە، هێزی هاویشتن و تیرهاوێژیە کەواتە لەو بوارەش دەبی موسڵمان خۆی و منداڵی و دەوروبەری و خەڵکەکان بەهێز بن، تێیان بگەینی پێیان بگەینی و ئەو کاتەی ڕێک و پێک بن، خۆیان هەر بگرن بۆ ڕۆژێکی کەوا سەبر بگرن تاوەکو ڕۆژی ئەوەیان لێدادێ ئەگەر لە پێناو خوای پەروەردیگار شەڕ و جەنگی بەدریان لێدادێ. کەواتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە ڕێبازەکەی بووە، ئەوە تەواویەکەی بووە، بەوەیەوە سەرکەوت خوای پەروەردیگار لە کۆتایی سەرکەوتنی بۆ هێنا. هەر کاتێک ئەو ئیش و کارە و بانگەوازیەت سەری نەگرت و لێ نەدەگەڕان بەرگریان لێ دەکردی ڕێیان پێدەگرتی تو ڕێگات لە پێشە، یان ئەوەیە دەبی لە پێناو خوای پەروەردیگار شوێن و جێگایەکی باشترت دۆزیەوە هیجرەت بکەی وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەحابیەکانی ڕێگای پێدان هیجرەتیان کرد بەرەو حەبەشە، یان ئەوەیە کەوە بۆ خۆشت هیجرەت بکەی وەکو لە مەککەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕۆیشت بەرەو یەثریب بە چوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لۆ یەثریب بووە مەدینەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام شاری پێغەمبەری و ڕۆناک بووە مەدینەتون منەوەرە واتە شارێکی ڕۆناک. و ئەگەر ئەوەشت بۆ نەکرا شوێنی باشتریشت دەست نەکەوت دەبی ثەباتت هەبی، پێداگربی لەسەر عەقیدە و بیر و بڕوا و دینداریەکەت لە پێناو خوای پەروەردیگار هەرچیت بەسەر بێ بە دڵنیاییەوە ئەو کاتەی تەحەموڵ بکە، خوا لەگەرت دادەبی، سەبر و ئارامت هەبێ، خوا پشتگیریت دەکا، ڕۆژێک هەر دادێ سەر بکەوی لە دنیا و لە قیامەتیشدا بە دڵنیاییەوە بە سەرفرازی دەچێ بەرامبەر خوای پەروەردیگار و پاداشتی بەدەست دەینی. زۆرمان
بەدەستەوە مایە قسە و گۆتنەکان بەس ئەوە کورتە پوختەکەی بوو لەبەرەوەی کاتمان بەدەستەوە نییە لە کۆتاییەکەیدا بەڕێزان و خۆشەویستان زیاتر درێژی ناکەینەوە و هەر ئەوەندەی دەڵێن ئەنجامی ئەو توێژینەوە و ئەو تارانەی کە گۆتمان ئەو چەند خاڵەیە. خاڵی یەکەم یەکێک لەو باس و بابەتانەی سەردەم کە بۆی تەرخان کراوە و بەڕاستی خەڵکەکە بە تەواوەتی بەگشتی سەرنج ڕادەکێشرێ بۆی و زۆربەی خەڵک و ماڵەکانی گرتیتەوە کەوە عەزابێکی خوایە ئەویش ئەوەیە مەسەلەی دیموکراسیەت و هەڵبژاردنە. و بۆمان دەرکەوت کەوە خاڵی دووەم ڕازانەوە و گومانی زۆری لە پێناودا کراوە سەر لە زۆربەی خەڵکی شێوێنراوە لەو بوارەی بە تایبەت لایەنەکانی کە پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە و ناوی بانکخواز و یان لە خۆناوە و یان مێزەر بەسەرن جوبە لەبەرن کە کاتێک بەشداری دەکەن و یان خەڵکییان دەدەن لەو ئەو بوارەی و چەواشەیان دەکەن و ئەوەشیان بەڕاستی خەڵکەکەی وا لێ کردیە کە زۆربەی هەرە زۆری تاوان و گوناهەکەی توش ببێتن و نەتوانیتن لێ دەرباز ببێ. و خاڵێکی ترمان لۆ بەدیار کە سێم ئەو دوو ڕای سەرەکی هەیە لەسەر بەشدارکردنەکە بە تایبەتی بەشداری لە هەڵبژاردن و پەرلەماندا بۆ ئەوانەی کەوا پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە و خۆیان پێ موسڵمانە. ئەویش ڕای یەکەمەکە بۆمان بەدیارکات بە گوێرەی بنەما شەرعیەکان کە لێی بکۆڵیەوە و پێوەری ئوسول الفقه و بەدڵنیاییەوە فتوا و قسەکەیان وەرگیراو نابێت و شەرعی نییە و کەم و کورتیەکی یەکجار زۆری تێدایە و دوودڵی خاوەنی قسەکانیش دەردەکەوێتن لە قسەکانیانەوە لە هەندێک فتوایتر لە پاشتر کەوا هێنایتیانەوە و جاروەیە قسە و فتواکانیان تێکگیراوە و تێکگیر دەبێت. خاڵی چوارم ئەوانەی ڕای یەکەمیان گوتووە کە ڕێگادراوە یان بەواجب و پێویستیان زانیە هەندێکیان جاروەیە پەشێمان بووینەوە وەکو محەممەد ناسڕەدین الئەلبانی سەلماندمان کە لە گۆڤاری ئەلئەسالە بە تەواوەتی پەشێمان بوونەوەکەی پێوە دیارە و ڕەتی کردەوە و ڕایەکەی یەکەمی خۆی هەڕوەشاندەوە و هەشیانە وای دەربڕیوە وەکو ئەبوو ئیسحاق الحوەینی کە بوختانە پێیکرایە و قسەی ڕێگادانی نەکردووە. و لە پاشان خاڵی پێنجەمەوەمان لۆ بەدیار دەکەوێ کەوا بەڵگەی بەهێز و لەگەر بنچینەکانی شەرعی و پێوەری ئوسول الفقه کە تێک دەکەنەوە ئەوانەیە کەوا ڕای دووەمیان هەبوو کە ئەو کارە و بەشداریکردنە حرامە قەدەغەیە و نابێ بکرێ سەردەکێشی و کۆتاییەکەی بریتی دەبێ لە کوفر و شرککردن. و خاڵی شەشەم و کۆتایی لە ئەنجامەکەی ئەومان بۆ بەدیارکەت ئەو کارە کراوەتە پرۆژەیەکی بەدەستهێنانی دنیا و پارەوپول و کۆمپانیا بە تایبەت لەلایەن ئەوانەی پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە بازرگانی پێوە دەکەن و پێوە دەکرێت جا چاک دەزانن هیچێک لە قسە و بەڵگەکانیان ئەوەی ناهێنێ و دروست نییە بۆ ئەوەی ئەو بەشداریە بکرێت بەڵام ئەوان بازاری خۆیانی پێخۆش دەکەن و خەڵکی پێ چەواشە دەکەن هەر لە خۆڕا جاروەیە قسان دەکەن ئەوەندە زانایە وای گوتووە ئەو ڕەئیە وایە ئەوێ هێوایە ئەگەر چاک وایە ئێمە لە کۆتاییەکەیدا داوا دەکەین بە تایبەت هەر لایەنێک دەی هەوێ و هەر بانک خوازێک دەی هەوێ کە ناوی لە خۆنابی بانک خواز یان هەر مێزەر بەسەر و جوبە لەبەرێک دەی هەوێ بە ضەوابیتە شەرعیەکان بابێ گفتوگۆیەکی شەرعیانە بکەین تا چەند بزانین قسەکانیان ڕاستە ئایا بەڵگەکانیان بۆ بینینەوە لە ئەنجامی گفتوگۆیەکەی بە مەرزە شەرعیەکانەوە دابنیشین دوو بە دوو لە پێناو خوای پەروەردیگار بۆی ڕاستیەکان بخرێنە ڕوو ئەگەر بەڵگەیەکی ئەو تۆیان لەدەستە ئەگەر ناباواز بینن لەو چەواشەکاری و لەوەی کەوا بۆ خۆیان گومڕابووینە و خەڵکیش گومڕا بکەن پەنا بە خوای ڕەب العالەمین. ئەوەی گوتمان ڕاست و دروست بووە بە دڵنیاییەوە هەمووی لە خوای پەروەردیگار بووە ناز و نیعمەتی ئەوە بە سەرمانەوە هیچیان لە خۆمانەوە نەبووە و ئەوەی کەم و کورتی بووە هەڵەو کەم و کورتیەکانی خۆمانە داوا دەکەین خوای پەروەردیگار لێمان ببورێ و ئێوەی بەڕێز و سەنجینیش دوعای خێرمان بۆ بکەن و هەر پێشنیار و ڕەخنەیەکیشتان هەبێ بۆمان ڕەوانە بکەن. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.